بێنە بەرچاوی خۆت لە ژوورێکی لەم شێوەیەدای. ژوورەکە پڕە لە دۆسیەی هەستیار، پڕە لە نهێنی، پڕە لە دۆسیەی ئاشکرا نەکراو. بەڕێکەوت دەست بۆ دۆسەیەک دەبێت، دەبینیت دۆسیەکە زۆر زۆر هەستیارە. تۆ دوو ڕێکت لە بەردەمدایە، یان ئەوە تا دۆسیەکە بە دڵی خۆت دەستکاری زانیاریەکان یەکەیت و دەیشێوێنیت پاشان دەیگەنیتە بینەران، یان ئەوە تا بەو پەڕی ئەمانەتەوە دۆسیەکان وەک خۆی دەگەێنیتە بینەران. من خونچەتەهام لە شارپرێسەوە سەرجەم دۆسیە هەستیارەکان بەو پەڕی ئەمانەتەوە دەگەێنینە بینەران. ئەمە نەخشەی هەرێمی کوردستانە، ئەو هەرێمی کوردستانەی کە خەونی هەمومانە ببێتە دەوڵەت، بەڵام نەدراوسیەکانی ڕێگەیاندا و ڕێگەش دەدەن ببێتە دەوڵەت، نەخۆشمان هێندە لە ناو خۆماندا ئەوەندە کۆک و تەباین کە لە دژی هەموو ئاڵنگارەکان بوەستینەوە و بە یەک دەنگ بڵێین دەوڵەتمان دەوێت. ئەو سەدام حوسێنەی کردەوەی قێزە و نوخراب نەما بەرامبەر بە میلەتی کورد نەیکا، بەڵام ڕۆژێک لە ڕۆژان بیر لە دروستکردنی دەوڵەتی کوردی دەکاتەوە. چۆن؟ لەگەڵ ما بن من پێتان دەڵێم. بە گوێرەی بەڵگەنامەیەکی دەستگای هەواڵگری عێراق کە لە پەراوی دەستگاکەدا هەیە، سالم جومەیلی بەرپرسی باڵای دەستگای هەواڵگری ئەو کاتی عێراق بۆ یەکەم جار ئاشکرای کردووە بە ماوەی کەمتر لە ساڵێک لە لێدان لە ڕژەمەکەی سەدام حوسێن لەلایەن ئەمریکاوە دەستگای هەواڵگری کۆبوونەوەیەکی زۆر هەستیار ئەنجامەدەن. ئەوەی کە زۆر سەیرە کورد و هەرێمی کوردستان تەوەرەی سەرەکی کۆبوونەوە کابن. لەو کۆبوونەوەیدا بەس لەواکرێ ئەگەر ئەمریکا هێرش بکاتە سەر عێراق هەڵوێستی کورد چییە بێ؟ بەرپرسانی دەستگای هەواڵگری عێراق دوو بۆچوونیان هەیە. بۆچوونی یەکەم، کورد لە سنوورەکانی هەرێمی کوردستان دەرناچێت. بۆچوونی دووەم، کورد بەرەو مووسڵ و کەرکووک و تا تکریت جوڵاکەن. بۆیە زۆر بەوردی هەڵسەنگاندن بۆ ڕۆڵی کورد دەکرێ و هەر لەوێدا بیرۆکەیەک لەلایەن سەرانی هەواڵگری ئەو کاتی باس دەخرێتە سەر مێزی گفتوگۆکە. بیرۆکەکە ئەوەیە دان بە هەرێمی کوردستان بنرێت وەک دەوڵەتێکی سربەخۆ. بەو سێ پارێزگایی هەیە، بێگومان هەولێر و سلێمانی و دووەک. بەرپرسانی باڵای هەواڵگری عێراق کە خاوەنی ئەو بیرۆکەیان دەڵێن ئامانجمانە کورد بخەینە بەردەم ددانە تیژەکانی ئێران و تورکیا، چونکە ئەوان ڕەحم بە کورد ناکەن، ئیتر کێشەی کورد لەگەڵ ئەوان دەست پێکات نەک ئێمە واتە عێراق. بەڵام بەشێک لە پرپرسەکانی هەواڵگری بە تایبەت باڵە شۆڤێنیەکە بە توندی ئەو پێشنیازە ڕەت دەکەنەوە. بۆچی؟ چکە ئەوان دەڵێن ئەوە دابەشکردنی عێراقە، کار دەگاتە ئەوەی سەدام حوسێن خۆی دێتە سەرخەت بۆ ئەو کێشەیە و لە کۆبوونەوەیەکدا بە بەرپرسەکان دەڵێت ناتوانین گەلی کورد بە زەبری هێز ناچار بکەین لەگەڵماندا بژین. ئەگەر دەیانەوێت جیا ببنەوە ئێمە زەرەر ناکەین ئەگەر سربەخۆییشیان بدەینێت. بەڵام هاتنی ئەمریکا بۆ عێراق و لێدان لە ڕژێمەکەی سەدام حوسێن ئەو هەلەی بۆ کورد ڕەخسان ببنە خاوەنی نیمچە دەوڵەتێک. ئێوە خۆتان باقی چیرۆکەکە ئازانن لە ساڵی 2003 تا ئێستا، واتە لە ماوەی 21 ساڵدا پارتی و یەکێتی وەک دوو دیارترین حکومڕانی هەرێمی کوردستان چیان بەسەر ئەو بەشە سربەخۆیی کوردێنا کە سێ پارچەکەی تری کوردستان پێشتر خەونیان بەوە بینی وەک ئێمە ئازاد بن و بتوانن هیچ نەبێ بە زمانی دایک بخوێنن. بەڵام سیاسی و سەرکردەکانی باشووری کوردستان کارێکیان کرد، ئێستا ئەو سێ بەشەی دیکە هیواخواز نین ڕۆژێک لە ڕۆژان هەمان ئەزمموی باشووری کوردستان دووبارە بکەنەوە.
پرسێ هەستیارەکان تەواو نەبوون ئەمە هێشتا دەستپێکە و لە شار پرێسەوە بە دۆسەی نوێ ئاشناتان دەکەین.